لە هەرێمی کوردستان دیاردەی کوشتن و خۆکوشتن لە پەرەسەندنی بەردەوامدایە. بە جۆرێک ڕۆژانە بە بیستنی هەواڵی کوشتن لە میدیاکانەوە خێزان و کۆمەلگا تووشی دڵەڕاوکێ دەبێت. بەرپرسی نووسینگەی مافی مرۆڤی هەڵەبجەش دەڵێت هەموو سێکتەرەکان لە وەشارکردنەوەی تاک و کۆمەلگا بەرپرسیارن و پێویستە بۆ کەمکردنەوەی حاڵەتەکانی کوشتن و خۆکوشتن ڕێوشوێنی توند بگیرێتە بەر. ئەڵقەیەکی گرێدراوە سەرجەم لایەن و سێکتەرەکانە گرێتەوە کە هەر کەسەوە ئەبێ لە شوێنی خۆیەوە چمکێک لەو خەما هەڵبگرێت تاکو بتوانێت ئەو دۆخە چارەسەر بکرێت. بەڕاستی جێگەی داخی ئێستا ڕۆژانە ئەبینین لە هەبوو شار و شارۆچکێکی کوردستان گەنجە خۆی خەلکان گەنجێ کوژرا گەنجیانی بەڕاستیەکەی بۆتە بەرەو دیاردەیەکی بەترسیدار ئەڕوا ئەگەر بێت و ڕێوشوێنی پێویست نەگیرێتە بەر حاڵەتەکە لە دیاردەیەکی خراپ سەر هەڵەیە و ئەبێتە هۆشیاری خێزانەکان زۆر گرنگە لەسەر ئەوەی کە ئەم خێزانانە تا چەند بتوانن تاکێکی باشە ناو خێزانەکەی خۆی پەروەردە بکات و هەروەها دیاردەی چەکداری و ئەو حاڵەتە تونوتی ژیانە لەگەڵ مناڵەکانیانە بەکار نەهێننیان لە ماڵەکانە هەوڵ بن چەک نەبێت ئەگەر باوکەکەش چەکدار بێ هەوڵ بێت ئەو چەک نەهێنرێتەوە ماڵەوە چونکە هەبوونی چەک لە ماڵە تەژیعی مناڵە لەوەی کە حەزی و خولیای بۆی هەیە کە چەک بەکاربێنە بۆیە هەندێکجار گرفتەکان لە ماڵەکان و ڕوویاوە کە مناڵێکی بچووک دەبان چەکی باوکی بەکارێنەوە کەسێکی کوشتۆیان بۆتە حاڵەتێکی خراپ. توێژەرێکی کۆمەڵایەتی دیاردەی کوشتن لە هەرێمی کوردستان بە مەترسی لەسەر کۆمەڵگە ناو دەبات و چەنۆکارێکیش دەخاتە ڕوو کە پاڵنەرن بۆ ئەوەی گەنجان دەستیان بچێتە گیانی خۆیان یاخود کەسانی دیکە. ئەو توێژەرە کۆمەڵایەتیە هۆکاری سەرەکی بۆ خراپی باریابووری و بێکاری و یاری ئەلکترۆنیەکان دەگەڕێنێتەوە کە بەکارهێنانی چەکی لای گەنجان ئاسان کردووە. هۆکە قەیران ئابوووریەکانە نەبوونی بێکاریە چەندین کافتریا کراوەتەوە گەنجەکانمان بەڕێی غەڵەتە ئەبا کە چەندین مادەی هۆشبەرە کە بێ چاودێری ئەم مادانە ئەفرۆشرێ بە گەنجەکانمان کە ئەمەش دیسان هۆکارێکە بۆی گەنجەکانمان بەڕێی غەڵەتە بەرێت بوونی هەنی یاری کە لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود لە بە ئەنتەرنێت بەکارهێنن کە خۆکوشتن ئاساییە کاتۆ لای گەنجان و ئەکا کە گەنج بەکارهێنانی چەکی لا ئاسایی بێتوانێ و بەکاری بێنە بۆ کەسانی چواردەوریانێ وەکو تەبعی کە ئێمە ڕۆژانە هەواڵ ئەبیستین کە فڵان کەسێکی کوشتویان خۆی کوشتووە کە ئەمە هۆکارێکە تەکنەلۆژیای بە شێوازێکی هەڵە بەکارهێناوە. تەنها لە ڕۆژی ڕابردوو گەنجێک بە شێوەیەکی دڕندانە لە بەنزینخانەیەکی چەمچەماڵ کوژرا گەنجێکیش لە پارێزگای هەڵەبجا خۆی خنکاند. خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن و یاری ئەلکترۆنیەکان و بێکاری و کێشە کۆمەڵایەتیەکان و زۆربوونی کافتریاکان ئەو هۆکارە سەرەکیانن لە هەرێمی کوردستان ڕۆژانە خەڵکی بەهۆیەوە دەکوژرێت. هەروەک چۆن توێژەرانی دەرونی جەخت دەکەنەوە یەکێک لە هۆکارەکانی زۆربوونی کوشتن و خۆکوشتن گۆشەگیری و تێکچوونی باری دەرونی تاکەکانە کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا دەیان کەس بە هۆکاری جیاجیا کۆتاییان بە ژیانی خۆیان هێنا یاخود بە هۆکارێکی بچووک و بەچەک خەڵکانێکی دیکەیان کوشتووە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.